بۆ جێبەجێکردنی بڕیاری ژمارە 13 ساڵی 2019 ئەنجومەنی وەزیرانی عێراق هەموو ئەو بازرگانە لابران و ڕێگاکان ئازاد کران لەبەر دەمجوڵەی بازرگانی وە زەرجەم هاوڵاتیانی عێراق بە گشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی کە ئەمە ئەتوانم کارێکی ئیجابی و گونجاو بوو و ئاسۆیەکی ڕوون ئەخاتە بەردەمی جوڵەی بازرگانی لە عێراق بە گشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی. پرسێکی تر کە ئەمڕۆ حەڤەی مانگ جێبەجێ کرا جێبەجێکردنی پێناسەی گومرجی نێی یەکگرتوو بوو لە نێوان هەرێمی کوردستان و ناوەند. ئەم پێناسەیە نا ئەو پێناسەیە کە دوێنێ یان لە ڕاوردووە لەلایەن ناوەندەوە جێبەجێکرا نە ئەو پێناسەیە کە لەلایەن هەرێمی کوردستانەوە جێبەجێ بکرا و توانیمان لە ماوەی ڕابردووە بگەینە ڕێکەوتنێکی باش و کۆنووسێک لە حوتی 11/2018 لە نێوان هەردوو لە ئامادەکرا کە بریتی بوو لە 27 خاڵ. لەم کۆنووسە یەکێ لە خاڵە گرنگەکانی وەکو باسم کرد لابردنیە و سەیتەرانە بوو و یەکێ لە خاڵەکانی تر دانانی تعریفەیەکی نێ بوو بۆ ئەوەی ئیجراعاتی گومرجی بە پێی و تعریفە نوێیە کرێت بە زمانی کوردی و سەرجەمە و بەڵگەنامانەی کە بووە بواری بازرگانی بەکار دێت هەمووی ئەبێ یەخ بخرێەوە بە زمانی کوردی و عەرەبی چاپ کرێن.